بەناوی خوای گەورە سڵاوە زانم لە خزمەتتانە. من ناوم ئاواتە وەک ئەزانن کە دامەزرێنەری ئاوات ئەکادیمی و ئازیزان وەکو کەسێک کە ئەزمموی قوتابیەتی لە ژیانی منە بەم شێوازەیە. سەرەتایم خوێندووە، ناوەندیم خوێندووە، دواناوەندیم خوێندووە، پەیمانگام خوێندووە، زانکۆ بەکالۆریۆسم خوێندووە و ماستەرم خوێندووە. ئەگەر هەمووی کۆکەیتەوە ساڵانێکی زۆرەکە کە من قوتابی بوو و ئەزمموی ئەو سەردەمەم هەیە کە من قوتابیەکی زیرەک نەبووم و دەرەجەکانم زۆر خراپ بوون و ئەزمموی سەردەمێکم هەیە کە قوتابیەکی ئاسایی بووم و ئەزمموی سەردەمانێکیشم هەیە کە هەمیشە نمرەکانم نایاب بوو. ئەگەر کەسێک هەر لە سەرەتاوە بە خراپی هەتا ئێستا هێنابێتی بەشێکی مۆزوعەکە ئەبینێ، ئەگەر کەسێکیش هەر لە سەرەتاوە بە باشی هێنابێتی ئەوە زۆر شت هەیە نایبینێ. بەڵام من ئەزمموی هەموویم هەیە، ئەزانم کاتێک کە قوتابیکی باشی بۆ باشی و کاتێک قوتابیکی خراپی بۆچی. و خۆشەویستان، زۆرێک لەوانەی کە لە وڵاتی ئێمە پێیان ئەوترێت تەماڵ مرج نییە مێشکیان تەمەڵ بێ یاخود لە ڕاستیا تەمەڵ بن، و زۆرێکیش لەوانەی کە پێیان ئەوترێ زیرەک مرج نییە لە ڕاستیا زۆر زیرەک بن، چونکە ئێمە بە نومرەکانیانە ئەمانەی بڵین ئەمانە زیرەکن ئەمانە تەمەڵن. تا ڕادەیەکی زۆر ئەوانەی نومرەکانیان بەرزە زۆربیان زیرەکن، و تا ڕادەیەکیش ئەوانەی کە نومرەکانیان زۆر نزمە زۆرێکیان لەوە چێ زیرەک نەبن. بەڵام هیوا هەیە نومرەکانیشی زۆر نزمە، بەڵام ئینسانێکی زۆر زۆر بلیمەتە، یا خۆی نازانێ یا دەوروبەرەکەی نازانن، و کەسانێکیش هەن نومرەکانیان بەرزە بەڵام پێچێ هەر ئاستی زیرەکیەکان ئەوە نەبێت. کەواتە ئەوەی کە تا ئێستاکە بۆ مێشکی ئێمەیان داناوە پێیان وتوین تۆ زیرەکی یا پێیان وتوین تۆ تەمەڵی، و ئەوەی کە بەخۆت بەخۆتت وتووە من باشم یا خراپم، ئەوانە هەمووی واز لێ بێنە، هیچی داوەریەکی دروست و ڕاست نییە. ئەسلی مۆزوعەکە ئەوەیە تۆ ئامانجێکت هەیە، بۆ بەدەستێنانی ئامانجەکە کۆشەتی ئێمە ئەڵێن چی بکەی بۆی ئەم کۆشەت بەڕاستی ئەنجامی باشی هەبێت. خۆشەویستانم، من بە کورتی و پوختی ئەمەوێ شتێک بڵێم، ئەگەر چی تۆ تا ئێستاکە مەجالت نەبووە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە و شێوازەکانی سعیکردن و زیرەکی و هەموو ئەو کۆسانەی ئێمە هەمانە لەسەر مێشک و زیرەکی کە تا ئێستاکە مەجالی ئەوەت نەبووە، و تۆ ئێستاکە ڕوبەڕووی تاقیکردنەوەیشی ناڕەحەتە بیتەوە کە سەری ساڵە، و ئەگەر کەسێک ئێستاکە قوتابیکی پۆلی 12 بێ بەم ئێمە بڵێ با من بێم بەشداری چالاکردنەوە بکەم، ئەڵێم نەوەڵە بەڕاستی کات نەماوە، ئێمە لە دوای نیوەی ساڵەوە یەک دوو مانگە و تومانە کەس وەرناگرین، چونکە تۆ مەجای ئەوەت نییە 100 سەعات لەگەڵ ئێمە بخوێن. بۆیە من بەرنامەیەکی کەم هەیە بۆ ئەو بەڕێزانە. لێرە بە کورتی و پوختی هەنێ شت ئەڵێم کە ئەگەر تۆ هیچیش نەزانی بەس لێرەوە لەم دەقا بەگوێم بکەی بۆ سەری ساڵت ئینشاءالله فریا ئەکەوی، و بەڕاستی کۆمەڵێ تەکنیک و ڕێگا هەیە. من لەوە ئەچێ نەتوانم لەم نیو سەعاتە پێتان بڵێم، بەڵام خۆ ئەکرێ لەم نیو سەعاتە کۆمەڵێ شت بڵێم کە ئینشاءالله هەرێکێک لە ئێوە بڕیار بن کە ئەهلی تەطبیقکردن بن، واتە ئەهلی جێبەجێکردن بن. لەو جۆرە کەسانە مەبە هەرگوێ ئەگرێ و فێرە بێ و دوایی سەیری خۆیەکە سێرەکە هیچ نەگۆڕاوە. لەو جۆرە کەسانە بە کاتێک کە تۆ شتێکت پێ ئەڵێن بەبێ ئەوەی هیچ داوەریەک بکەی، بەبێ ئەوەی مێشکی خۆت مەشغوڵکەی یەکسەر بچۆ جێبەجێ بکە. من دڵنیاتانەکەم ئەوانەی سەرکەوتوو ئەبن ئەوانن کاتێک کە ئامۆژگاریەک ئەکرێن یا کاتێک ڕێگایەکیان پێپیشان ئەدرێ بەبێ پێچووپەنا، بەبێ ئەوەی کە دابنیشێت تا قەنەعەت بەخۆی بکە، بەبێ ئەوەی کە مناقەشەی بکە، یەکسەر ئەڕوا جێبەجێیەکە. باوەڕکەن لە خوێندنە ئەوانەی کە یەکسەر جێبەجێ ئەەکەن سەرکەوتون، لە دینە ئەوانەی کە یەکسەر تەطبیق ئەەکەن. بۆ نمونە
ئەڵێ چاکە لەگەڵ دراوسێ بیرەکات و چاک بێ لەگەڵ دراوسێکی ئەڵی مەسەلەن ئەمە خەیری ئەوە نەزۆرە یەکسەرە چی ئیکە ئەوانەی کە هەر تۆ قسە ئەەکەیت و هەر مناقەشەیەکن ئەمانە ئینسانێکن ئەکرێ فکریان شت بزانن و بەڵگە هێنانەوە ئەمە بەس هیچیان لەباران نییە یعنی کەسانێک هەن هیچ لە بارابوون ئەڵن هیچی هیچ لە بارانە بوون باشە بۆچی ئەمانە هیچ لە بارانە بوون چونکە ئەمانە تەنها تۆ قسە ئەەکەی ئەوانش قسەکەن ئامۆژگاریەکی مناقەشت لەگەڵاکە پێی ئەڵێ وا بکە باشە یەکسەر ئەڵێ ئەزانی من بۆچی وا ناکەم لەبەر ئەمە ئەوە ئەڵێ ئەزانی چییە ڕێگایەک هەیە بەکاری بێنە تۆ سەرکەوتوو ئەبی یان دەرەجەکانت بەرزە بێتەوە یا ئەم ڕێگایە بەکار بێنە تۆ دوایی ئاسوودابی لە ژیان تا یەکسەر دنیایشتت بۆ باسەکە کە بۆچی ناتوانێت ئەمە بکە ئەم جۆرە ئینسانانە ئینسانانێکی هیچ لە باران نەبوون و تەنها قسەی زلە زانن و لە ژیانیانە زۆر فاشیلن بڕیار بە لەو جۆرە ئینسانانە مەبە من لە ماوەی ئەم 20 دقەیە چوار شتی باش بە تۆڵم تۆ هەوڵ بە هەر چواری تەطبیقکە خۆ هیچ نابەلانی کەم و دوانیان تەطبیقکە نەتیجەکە لەو سەرەوە ئەگۆڕێت واتە ئەنجامەکە لەو سەرەوە جیاواز دەرەچێت ئەگەر بڵێم هەموو سەرکەوتنەکانی ژیانم بۆ ئەوە ئەگەڕێتەوە کاتێک کە کتێبێکم خوێندوێتەوە من نەهاتوو مناقەشەیکەم اینجا چی ئەڵێ وایە اینجا ئەمە بۆ ئەمریکا وایە وەڵامە بۆ کوردستان نابێت ئەمە بۆ کەسێک ئەبێت کە ئاوە من وام نەکردووە کتێبەکە 200 پەڕە بووە دا ئامۆژگاری تیا بۆ بڕیارماوە هەر دا ئامۆژگارێکی جێبەجێکەم بەڵام بەلایانی کەمە دانێکیانم پێ جێبەجێ کراوە دوانیانم پێ جێبەجێ کراوە ژیانم گۆڕاوە بەزهی وا هەیە ئەوڵ تا ئەخیری هەموو ئەو کتێبانی ئەی خوێنێتەوە هەموو ئەو کورسانی کە ئەی خوێنێ هەموو ئامۆژگاریانەی کە ئەکرێ هەمیشە بەرگری ئەکات پێی ئەڵێ ئەمە باشە ئەوە باشە فێر ئەبێ کە باشە ئەگەر قبولیشیکە بەڵام جێبەجێی ناکە بۆیە بەڕێزان ئەگەر لەو جۆرە ئینسانانی ئەوە دڵنیا بە نە کۆرس نە کتێب نە ئامۆژگاری دایک و باوک نە ئامۆژگاری مامۆستا نە ئامۆژگاری هاوڕێی باش هیچ شتێک تۆ ئیسفادی لێ ناکەی چونکە تۆ لە بری جێبەجێکردن ئەچی ئەتەوێ وەکو کێشەیەکی بیرکاریانە تۆ حەلی بکەی ئەمە پێویستی بە فەلسەفە لێیان نییە پێویستی بە جێبەجێکردنە چۆن ئەم ساڵ نمرەی بەرز بەدەست بهێن خاڵی یەکەم کاتی سەعیکردن کاتی سەعیکردن یعنی بەلایەنی کەمەوە کەی سەعی بکەم کەی من سەعی بکەم هیوا هەیە پێشتر هەموو مەنهەجەکەی تەواو کردووە کەواتە ئەو کەسەی هەموو مەنهەجەکەی تەواو کردووە و هەمووی ئەزانێ و دڵنیا سەدەهێنێ کاتی سەعیکردن بۆ ئەو گرنگ نییە بە هەوەسی خۆی کەی تااقەتی هەبوو کاتە بەڵام ئەگەر تۆ نەتوانی بوو زۆر شتت بەسەرا کەوت بوو فریانە کەوتبی کاتی کەی تۆ سەعی بکەی یەکەم لەوە ئەچێ ئەم قسەیە زۆر عەمەلی بێ بە ئەزمموی ژیانت چ کاتێک مێشکی تۆ باشتی وەرگرتووە هیوا هەیە ئەڵێ من سەعات 9 بەیانی مێشکم زۆر جوانشت وەرەگرێ هیوا هەیە ئەڵێ 5 بەیانی هیوا هەیە ئەڵێ من عەسران یەکێکی کە ئەڵێ من شەوان کەی مێشکت جوان شت وەرەگرێ تکایە لەو کاتا نە ئیش دابنێ نە پشوو تکایە چونکە هەموو ڕۆژێک تۆ ئەگەر 10 سەعات سەعی بکەی 1-2 سەعاتیان مێشکت بەقەد ئەو 7-8 سەعاتەکەی تر بە جوانی ئیشەکات تۆ نابێ ئەو کاتانە لەدەست بیت خۆت مەخەڵەتێنە جەدوەلێکە هێناوە ئەبێت جەدوەلەکە لەگەڵ مێشکی خۆت بگونجێنی نابێت تۆ جەدوەلێک بێنی بڵێ ماوە سەعات من کەی سەعی بکەم منیش ئاوا بیرکەمەوە بڵێم وەڵا بەیانیان سەعات 5:30 هەستە وا سەعی بکە بۆ نمونە سەعات 8 بۆ 8:30 پشوو وەربگرە تۆ ئەگەر ئەزانی مێشکت باش وەرەگرێ لە سەعات 8 پشووەکە یا بەرە پێشتر یا بیبەرە دواتر کەواتە قسەی یەکەم ئەوەیە تکایە بزانە ئەو کاتانە کەیە کە مێشکت جوانشت وەرەگرێ ئەگەری زۆرە 3-4 سەعات بدۆزیتەوە کە مێشکت زۆر جوانشت وەرەگرێ بۆ نمونە بەیانیان ئەڵی سەعات ئەوەنە دوانی وەڕوان ئەڵی سەعات ئەوەنە شەوان سەعات ئەوەنە ئەم کاتانە بە هەند وەربگرە و لەو کاتانە کە دەسەقی بە سەعیکردن تکایە بیر لە خودی سەعیکردن و مەنهەجەکە و ئیمتیحان و نەتیجە بیر لەوانە مەکەرەوە بیر لەوە بکەرەوە لەو کاتە
ئەم سەعاتە من دانیشم ئەمە ئەخوێنمەوە لە بەریەکەم کە کاتەکە دەسی پێکرد هەموو تەرکیزت لایەتی وەسەیری هەر دێڕێک ئەەکەی بە تەمای ئەو دێڕە بە جوانی لە مێشتا خەزم پێی دوایی بیری بکەوێتەوە سعیەکی باشتیا بکەیت ئیتر خۆت بە هیچ شێوەیە نە بە داڵغەلەیان نە بە خەیاڵکردن نە بە خەوتن نە بە ئیسراحەت نە بە خواردن بە هیچ شتێک ئەو کاتە لە دەستمەیە ئەوە کاتە زێڕینەکانی ژیانی تۆیە لە شەو ڕۆژێکە دووسێ سەعاتێک مێشکت جوان شتوەرەگرێ هیواهەیە کەم سەعیەکە دەرەجەکانی بەرزە کەی سەعیەکە ئەو کاتانە سەعیەکە کە مێشکی باش شتوەرەگرێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەی من چەنێ سەعی بکەم بەڕێزە زۆر کەس ئەپرسێ من چەنێ سەعی بکەم من تەلەبەم هەبووە لە پۆلی 12 ئەوانەی کە دەرەجەی زۆر بەرزیان هێناوە کۆمەڵێکیان لە شەو ڕۆژێکە لە 10 سەعات و نیو بۆ 13 سەعات سەعیان کردووە تەلەبەمان هەیە ئەڵێ من مێشکم شت وەرناگرێ گیرم خواردووە نازانم چی ئەمانە وەڵاهی زۆر سەعیەکەم نەتیجە ئەڵێ چەنێ سەعیەکەی سێرەکی 5 سەعات سەعیەکە لە شەو ڕۆژەکە تۆ 24 سەعاتە هەیە بە 5 سەعات سەعیکردن مەگەر ئایکیۆکەت زۆر زۆر بەرز بێ پێشینەیەکی زۆر زۆر باشت هەبێ لە فڕوفێڵی ئیمتیحانات شارەزابی پێشتر خۆت ئامادە کردبێ ئەیجینا 5 سەعات سەعیکردن زۆر زۆر کەمە بام پێتان بڵێ کەواتە کێتە سەر ماوەی سەعیکردن ئەبێ ماوەی سەعیکردنەکەت زۆر بکەیت چونکە 5 سەعات کەمە مەسەڵەن ئەگەر قەرار بێ 5 ڕۆژ بۆ ئیمتیحانێ سەعی بکەیت دەرەجەی باش بێنی 5 سەعات سەعیکەی ئەکاتە 25 سەعات ئەگەر 10 سەعات سەعیکەی ئەکاتە 50 سەعات زۆر زۆری فەرقە یعنی تۆ تەلەبەیەکی ئەوەنە ئیهمالی لە شەو ڕۆژەکە 5 سەعات سەعیەکەی تو ئازانی هیچ نەهێشتووەتەوە حەقی خۆتەکە دەرەجە ناهێنیت چونکە 5 سەعات زۆر زۆر کەمە اینجا ساڵە تۆ سەعیەکەی بە تایبەتی ئەوانەتان کە پۆلی 12 ساڵە سەعیەکەی ماوەتەوە ئەم ماوەی کە لە بەردەمتایە ئەگەر ڕۆژی 5 سەعات سەعی نەکەی 10 سەعات سەعی بکەی واتە 40 ڕۆژ نییە 80 ڕۆژە بەڵام لە 80 ڕۆژیش باشتر چکە بەسەر یەکەوەیە یعنی تۆ 5 سەعات سەعیەکەی با بڵێن 3 سەعاتی مێشکت جوان شتوەرەگرێ 2 سەعاتەکەی کە ئەلموهیم ئیشەکە ئەگەر 5 سەعاتی کەش سەعی بکەی ئەو 5 سەعاتی تر فریای زۆر شتەکەوی و زۆر شتتوانی مراجعە بکەیتەوە کەم شتت لە دەست دەرەچێ شتی وا هەیە لەو سەعاتی مێشکت جوان ئیشەکە لەوە ئەچێ بە 2 دقە مێشکت وەریگرێ بەڵام لە 5 سەعاتەکەی تر لەوە چێ بە 10 دقە وەریگرێ قەیچەکە هیچ کێشە نییە گرنگ ئەوەیە تۆ لە شەو ڕۆژێکا بتوانانی ئەوەندە سەعی بکەی ئەی باشە کاتێک کە تۆ لە شەو ڕۆژەکە 10 سەعات سەعی بکەی ئایا تۆ تا ئێستا کە لە شەو ڕۆژەکە 4 سەعات سەعیت کردووە ئایا توانی بەیانی 10 سەعات سەعی بکەی نەخێر با پێتان بڵێم نەخێوانیە بەڵام ئەتوانی لە ماوەی تەنها 3 ڕۆژە 1 سەعات بۆ سەعیکردنەکەت زیاد بکەی ئێستا پێتان ئەڵێم چۆن یعنی ئەگەر تۆ ئەمڕۆ 5 سەعات سەعیەکەی ئەمڕۆ 20 دقە زیاتر سەعی بکە باش بەیانی 5 سەعات و 20 دقە سەعیەکەی 20 دقیقەش زیاتر دەتوانی سەعیکەی بە 3 ڕۆژ ئەبێ بە 6 سەعات دوای ئەوە ڕۆژی 15 دقی بۆ زیادکە دوای ئەوە ڕۆژی 10 دقی بۆ زیادکە دوای ئەوە ڕۆژی 5 دقی بۆ زیادکە بەم شێوازە لە ماوەی نزیکەی 10 ڕۆژە تۆ بە تەواوەتی کاتی سەعیەکەت بەرزەکەیتەوە اینجا بایەکشتان پێ بڵێم کاتێک کە تۆ زۆر سەعیەکەی بە تەئکید مێشکت مانووە بێ و ناڕەحەتە بی بێزارە بی بەڵام تۆ هەتا زۆرتر سەعی بکەی لە سەرەتاوە زووتر ئەگەیتە ئەوەی مێشکت لەگەڵ سەعیکردن ڕابێ هەمووتان ئەزانن ئێستا جەژن بووە بە بۆنی جەژنەوە بۆ نمونە سەعید نەکردو ئێستا کە ئەچی سەعیەکەی مێشکت وێڵە یعنی هەستەقی وێڵیت هەستەقی کاتێک کە تۆ سەعیەکەی مێشکت جوان تەرکیز ناکە بەڵام بڵێن بەیانی ئیمتیحانە ئەمڕۆ سەعی بکەی بەجددی ئیتر لە بەیانیەوە ئەکەویتەوە سەر سەعیکردن کەواتە ئەم ماوەیە زۆر بەرەبەرە سەعیەکانت زۆر بکە و زۆر بەجددی سەعیکە گوێ مێرێ 2-3 ڕۆژ سەعیەکەی مێشکت شت وەرناگرێ مەخەڵەتێ مەڵێ وەڵا ئەمڕۆ سەعیەکەم مێشکم شت وەرناگرێ با سەعی نەکەم نە ئەمڕۆ سەعیەکەی مێشکت شت وەرناگرێ هەر سەعی بکە هەر سەعی بکە هەر سەعی بکە
چونکە ئەمە جاری وەکو مۆلیدە وایە ئەبێ زۆر ئەم پەتە هەر ڕای کێشی تا داگرسێ کەواتە خۆتان مەخەڵەتێن بڵێ وەڵام من ئەمڕۆ مێشک مشتوار ناگرێ با سەعی نەکەم نە هەر وەریشی نەگر ئیسفادەشی نەبوو لەبەر ئەوەی زووتر مێشک بکەوێتە ئیش تۆ هەر زۆر کە لە خۆت هەر سەعی بکە ئەمە خاڵی دووەم واتە خاڵی یەکەم چی بوو کاتی سعیەکانت بدۆزەرەوە بە هیچ شێوێ پشووی تیادامەنێ وەلەو کاتانە بە جدی سعیکە لە شەو ڕۆژەکە 3 سەعاتێک 4 سەعاتێک کە هەیە با لە دەست دەرناچێت خاڵی دووەم ئەوەیە تکایە ماوەی سعیەکەت لە ماوەی هەفتەیەک 10 ڕۆژە بەرزکەرەوە بۆ نمونە تۆ 5 سەعات سعیەکەی ئەمڕۆ بیکە بە 5 سەعات و 20 دقیقە بەیانی بیکە بە 5 سەعات و 40 دقیقە ڕۆژەکەی ترەبێ بە 6 سەعات لە دوای ئەوە بیکە بە 6 سەعات و چارەکێک اینجا 6 سەعات و نیم اینجا 6 سەعات و 45 اینجا ئەبێ بە 7 سەعات بەم شێوازە لە ماوەی دە ڕۆژێکە کاتی سعیەکەت بەرزکەرەوە و ئەگەر مێشکردمان و بوو ناڕەحەت بوویت و ئەوانە گوێمێری هەر سعی بکە دڵنیا بە دوای 3-4 ڕۆژی تر ڕایی لەگەڵ سعی بکە خاڵی سێهەم کە زۆر گرنگە ذهنیەتی قوتابی سەرکەوتووە لێکۆڵینەوەیە کراوە کۆمەڵە قوتابی زۆریان هێناوە کردوونیان بە دوو بەشەوە بە گروپێکیان وتووە ئەگەر تۆ وا بزانی کە تۆ قوتابیە زۆر زیرەکەکەی لە خیاڵەکەتا وا بزانە تۆ قوتابیە زۆر زیرەکەکەی ئۆکەی هەموو کەسێک تەسەور کە تۆ زۆر زیرەکەکەی دەیەڵا کێ زۆر زیرەکە فڵان کەس وا بزانە تۆ ئەوی دانیشە وەڵامی پرسیار بەرەوە بۆیان دەرکەوتووە ئەنجامی ئەوانە بەرزتر بووە نەتیجەکانیان باشتر بووە لە جارانی خۆیان نەتیجەکانیان باشتر بووە لە خەڵکی تر ئەی باش ئێستا قوتابی وامان هەیە وا تەسەوری خۆیەکە کە داماوە گوناحە شتی لە بیرەچێتەوە گەمژەیە زیرەک نییە شانسی نییە ئەگەر تۆ وا بیرەکەیتەوە ئەوە یەکسەر تۆ ڕێژەیەکی زۆر لە تواناکانە داوەڵەسێ بۆیە بەگوێم بکە ئەگەر ئەها شتێک هەیە ئەڵێ ئەدای ئەو شتە ئاکت ئەگەر ئاکتی شت کردووە بە درۆوە وەرەقەکە کاگری بەدەستەوە ئینسانێکی زۆر زیرەک چۆن سەیری وەرەقەکە ئەکات چۆن قەڵەمەکە ئەگرێ بەدەستیەوە چۆن دائەنیشە یا چۆن سەعیەکە ڕێک تەمسیلی زیرەکترین ئینسان بکە دڵنیابە لە ناوە مێشکت بلا ئیرادی وەکو مێشک ئینسانێکی زیرەک بە باشترین شێوە ئیشەکەات کەواتە هەرگیز ڕێ بە خۆت مەیە و ئەگەر توانیت هەر لە سەرەتای سەعیەکانەوە وا بێنە پێشچاوی خۆت کە تۆ بەڵێ زیرەکی و هەموو تەلەبەیەکی زیرەک باوەڕی وایە کە زیرەک کەواتە باوەڕبوون بەوەی کە تۆ باوەڕت وا بە زیرەکی زۆر کاریگەری هەیە باوەڕت وا بێ ئەم شتت بیرەکە بێتەوە بێتە پێش چاوت ها ئینسانی زیرەک بێتە پێشچاوی لە ئیمتیحانە ئەیزانێت هەر ئەمەی کە تۆ مەسەلەن ئاوا شتێک لە بەردەسە پەرەگرافێکە سەعیکاکەی هەر لەو دەقەکە سەعیەکەی لە خەیاڵەکەتا وا بزانە لە ئیمتیحانە ئەمە هاتوۆتەوە ئەیزانی بەس ئەوەندە ئەگەری ئەوەی لە ئیمتیحانە ئەو شتە بێتەوە بیزانی بەرزە بێتەوە کەواتە من با بڵین 5 مەوزوع سەعیەکەم 5 پەرەگراف سەعیەکەم هەریکیان بە پرسیارێکێتەوە لە ئیمتیحانە یەکێ لە پەرەگرافەکان لە کاتی سەعیە هێناومەتە پێش چاوم کە لە ئیمتیحان هاتووەتەوە و ئەوەیە و ئەیزانم ئەگەری زۆرە لە ئیمتیحانە ئەو پرسیارە باش کەواتە هەموو دێڕێک هەموو کەلیمەیەک هەموو شتێک کە تۆ گرنگە و بەلاتەوە و ئەزانی ئەم شتە گرنگە بۆ ئیمتیحان یەکسەر وا بزانە ئەمە لە ئیمتیحانە هاتووەتەوە ئەمە ذهنیەتی ئینسانی زیرەکە پرسیارێکە خوێنێتەوە یەکسەر لێ ئەمە ئەوەی بۆ بێ یەکسەر لە خەیاڵەکە لە ئیمتیحانە ئەوەی هاتووەتە ئەوە بۆ هەڵبشێ یەکسەر لێ ئەم شتە ئاوایە یەکسەری هێنایەتی پێشاوی خۆ پرسیارێک هاتووەتەوە لەسەر ئەو شتە و ئەمیش ئەیزانێت ئەزان چۆنە سەربازێک ئامادەکەین بۆ شەڕ ئەگەر ئەو دەقەی سیلاحەکەی بەدەستیەوە بێتە پێشچاوی خۆی بەرگری لە نیشتیمانەکە سیلاحەکەی میلی هێناوەتەوە تەقەکە دوژمنە کوژێ لە کاتی تەمرینەکە
شەڕەکە لە پێشچاوێتی کە خۆی ئازایە زۆر زۆر کاریگەری هەیە بۆی جنگاوەری کە ئازای لێ دەرچێت بەڵام هەر لە کاتێکا کە تەمرین ئەکا ئەسڵەن بیری لای شەڕ نەبێت سبەی ڕوبەڕووی شەڕەکە بووی و ناتوانێت شەڕەکە بکات چونکە مێشکی ناتوانێت ئەو شتە بە جوانی پرۆسێس کات لە هەموو شتێکا وایە ئەبێ تۆ بێ تەسەورکەی خۆت بێنی دە پێشچاوی خۆ کە تۆ لە ناو بارودۆخە ڕاستەقینەکەی بۆ نمونە تۆ بابەتێک پێشکەشەکەی لە شوێنێک بەڵام پێشتر لە ماڵەوە تەمرینەکەی ئەگەر لە ماڵەوە تەمرینکەی تو وا بزانی خەڵکەکە دانیشتوی گوێ لە تۆگرنوە تۆ قسەیان بۆکەی و بە جوانی قسەیان بۆکەی و زۆر بە جوانی دەسە جوڵێنی تەماشایانەکەی وەڵام ئەگەر لە ماڵەوە ئەو خەیاڵەت هەبوو ئەگەری زۆرە لەوێش بتوانی وابی بەڵام تۆ هەر لە ماڵەوە بڵی بەخوا نازانم چۆنە بمولەوە چه خراپ وەمانە مێشکرد ئەو زیهنیەتە وەرناگرێ و ئەمە خۆتان نەزان ئامانجی ڕاهێنانیش ئەوەیە تۆ ڕاهێنان جاری وایە شتێک دەجار بێت دووبارەکەنەوە بۆچی بۆی یەک جار لە مێش تا بچەسبێ بۆی لە واقعا بتوانی شتەکە بکەیت بۆ هەموو شتێک وایە بە تایبەتی مەسەرەن بۆ وەرزش هەموو شتێک ئەو هەموو تەمرینە یاریزانێک بۆی گۆڵکە سەدان جار شود لە تۆپێک ئەیە بەرەو گۆڵەکە بۆچی سەدان جارەوە دووبارەکاتەوە ئەی بۆ یەکجار ناڵێ ئەم تۆپە دانێم و شوتێکی لێم گۆڕاوە ئەیوا گۆڵ ناکرێت ئەبێ سەدان جارەوە دووبارەکەیتەوە تاوەکو مێشکرد ئەوە وەربگرێت لە کاتی یاریەکەشا بە واقعی تۆ بتوانانی ئەوە تەطبیقکەیت اینجا ئەو هەموو دووبارەکردنەوە چییە؟ ئەو هەموو دووبارەکردنەوە بۆ گۆڕانکاریەکەی لە مێشکە ئەجینا خۆ قاچی ئەم نەفەرە هەر لەگەڵ یەکەم شوتا خۆ ئەتوانێ قاچی با لەو تۆپە پێی با لەو تۆپە شوتێکی لێبە خۆ یەکەم جار ئەتوانێ واتە جیسم ئەتوانێ بەس مێشک مهمە بتوانێت ئەم هەموو دووبارەیە کاتەوە بۆ چییە؟ بۆ ئەوەیە مێشکی بچێتە سەر ئەو ڕیتمە دوایی ئۆتۆماتیکی ئەوە بکە دڵنیا بن بۆ مەسەرەی سعیکردنەکەش هەمان شتە و هەمان شت تەطبیقیشکەن نەتیجەی زۆر زۆر باش بەدەستێن ئێستا کەواتە زیرەکەکان چۆن بیرەکەنەوە ئێتە پێشچاوی کە ئەم شتە هاتوۆتەوە ئێتە پێشچاوی کە ئەم شتە لە ئیمتیحانە ئەزانێت ئەی تەمەڵەکە ئەڵێ با من لەبەریکە من خۆم ئەزانم بێ شانسم لە ئیمتیحانە لەو دەقابیرم ناکەوێتەوە من هەر شانسم نییە لە ئیمتحانێ مە دەرەبیر مەکرێتەوە لە کاتی ئەمانە زیهنیەتی ئینسانێکە کە سەرکەوتوو نییە تۆ وەرە ئەو زیهنیەتە فڕەدە ئەو قسانە هەمووی فڕەدە ئەمانە هیچ ئیسفادەیان نییە بەڵکو زەرەریان هەیە خاڵێکی تر بەڕێزان عەقڵیەتی ڕوبەڕووبوونەوەی مەنهەجەکە عەقڵیەتی ڕوبەڕووبوونەوەی مەنهەجەکە کاتێک کە تۆ ڕوبەڕووی مەنهەجەکە بیتەوە ئەم مەنهەجە پێکاتووە لە گرنگ و ناگرنگ و گرنگترین هەمیشە گرنگترینەکە وەکو ناوی خۆت لەبەرکە چونکە ئەگەری زۆرە ئەو شتانە بێتەوە کاتێک کە تۆ سعیەکەی لە سەرمەوزوعەکان گرنگن مامۆستایەکمان هەبوو ئەوێ ڕەفیقێکمان هەبوو لە تەلەبایەت یعنی مامۆستاکەمانی گەڕایەوە ئەوت بۆ نمونە سعی ئینگلیزیە کرد ئێپیسۆد و شتی وای لەبەرە کرد ئەیوت یاڕیدین ئەو ئەچوو چییە کرد ڕۆژێک ئەچوو بەس پرسیارەکانی لەبەرە کرد ڕۆژەکەی ترە چوو وەڵامەکانی لەبەر ئەی هیچ ئیمتیحانێم تەلەبە باش نەبوو ئەی وازی نەیە هێنار وا سعیە کرد ئەی من تااقەتم نییە پرسیارەکە وەڵامەکە چۆنە بێ خۆ مەسەلە بە تااقەت نییە ئەم پرسیارەتەوە تۆ بزانی کام وەڵامی بۆ بێ تۆ ئەمڕۆ بچی پرسیارەکان لەبەرکەی بەیانی بچی وەڵامەکان لەبەرکەی هیچ ئیسفادەی نییە کەواتە عەقڵیەتی ڕوبەڕووبوونەوەی مەنهەجەوەیە ئەم شتە گرنگە ئەمە یەک دوو یەتە پێشچاوت کە لە ئیمتیحانە هاتووەتەوە سێ ئەبێ کاتێک کە تۆ تەماشای زانیاریەک ئەەکەی ئەم زانیاریە لە مێشکی توا ببێ بە پرسیار وەڵام واتە کە وشەیەکی گرنگی تایە یەکسەبی لەوە بکەیتەوە ئەمە ئەگەر ببێ بە بۆشایی چۆنە لە ئیمتیحانەکە ئەمە ئەگەر مامۆستا بیهێنێتەوە چۆنەی هێنێتەوە تەلەبەی وا هەیە ئەچێت لاپەڕەکە لەبەرەکە بەڵام بیر لەم شتانە ناکاتەوە ئەوە زیهنیەتی تەلەبەی زگیرەک نییە لە ڕوبەڕووبوونەوەی مەنهەجە ئێمە کاتێ لە ئەدادێ بووین پۆلەکەی ئێمە کچیشی تیا بوو کوڕیشی تیا بوو باشە یەکێ لە کچەکان هەر ڕۆژێ مامۆستا هەڵی ساندایە تەسەورکەن هەموو لاپەڕەکەی ئەوت باوەڕکەن یعنی هەر ئەوە مابوو بڵێ فڵان شت فاریزە فڵان شت نوقتە باشە لە کاتی ئیمتیحانە بینیم دەستی کرد بە گریان سفری هێنابوو بۆ تۆ لاپەڕەکە لەبەرەکەی لەوەی ئەچێ بۆ ڕۆژانە هەستی لاپەڕەکە بڵێ بەڵام خۆ ئیمتیحانەکە وانییە کەواتە
عقليتي ڕوبەڕووبوونەوەی منهج ئەوەیە کاتێک کە تۆ ڕوبەڕووی ئەم منهجە ئەبیتەوە بزانی ئەمە گرنگترینە ئەگەر تۆ 50 پارچە گرنگترینت هەیە کات نەقژە بەشتی ترەوە یەکەم جار ئەو 50 لەبەر بیرمە کاتێک کە تەربەی پۆلی 12 بووین لەیەکێ لە دەرسەکانە تەلەبێکمان لەگەڵا بوو وتی من بە تەمای 50 بڕیارم ماوە نیوەی کتێبەکە سەعیەکەم باوەڕ بکەن بەڕێزم کتێبەکەی کردبوو بە 2 بەشەوە گەشتە نیوەی چوویەوە بۆ ماڵەوەتی تر من سەعینان ئێمە غەڵەتە تۆ هەر قەرارە سەعی بکەی وامەیکە قەرار وایە ئەم لاپەڕە فڵان دێر گرنگە لاپەڕەکەی ئەو دی و نیوەی گرنگە 3 لاپەڕە ئەولاتر پەرەگرافێکەیە گرنگە تۆ هەموو کتێبەکە یەکەم جار پەلاماری گرنگەکان بە تۆ ئەڕۆی وەکو دەڕاستە نیوەی ئەدووریتەوە ئەگەری زۆرە لە بەشێکی تر پرسیار زۆرتر بێتەوە ئەگەری هەیە مەوزوعی وا هەیە زۆر گرنگە ئاسانترە لەبەرکردنی لە مەوزوعێک کە جاری وا هەیە گرنگ نییە کەواتە یەکەم جار کات بۆ گرنگەکان دابنێ و گرنگەکان تەواوکە ئەمە بەشێکە لە عەقلێتی ڕوبەڕووبوونەوەی منهەجەکە بەپێی ئەوەی پاریتۆ کە من لە محازەرات و کۆرسی ترا باسم کردووە کەسێک بوو لە ئیتالیا لێکۆڵینەوەی کرد بووی دەرکەوت کە لە سەدا 80 زەوی وزارەکان هی لە سەدا 20 ئەوانەیە کە ئیشی تیاکەن لە کشت و کاڵان دوایی ئەمە بوو بە یاسایە دۆزیانەوە سەیرەکەن ناوەڕۆکی شتەکان لە سەدا 20 شتەکێ مەسەلەن تۆڵی کتێبەکەم 100 لاپەڕەیە دڵنیا بە ئەگەر گرنگەکان جیاکەیتەوە نزیکەی 20 پەڕەیە تۆ ئەبێ بەم عەقلێتەوە ڕوبەڕووی منهەجەکە ببیتەوە یەکەم جار گرنگترینەکان کەمن بەڵام زۆرترین دەرەجەی لەسەر خاڵێکی تر ئەوەیە بەشی وا هەیە هەموو ساڵێ پرسیاری زۆرتری تایەتەوە کەواتە تۆ چی بکە بەلایەنی کەمەوە ئەو بەشە هەوڵ بە تا بە پێرفێکتی بیزانیت نەک تۆ بڵێ وەڵا من بۆ هەموو بەشەکان وەکو یەک کاتیان ئێمێ نا مادەم ئەم بەشە پرسیاری زۆرتری تایەتەوە هەوڵ بە هەموو بەشەکە بزانیت خاڵێکی تر کە هەر بە کورتی بۆتان باسکەم مەسەلەی پشووە چۆن پشووە بگرین بەڕێزان پشوو مەسەلەن لە ژیانی منە پشوو بەقەت هەوڵدان گرنگە بۆ من ئەگەر پشوونەیەم بە مێشکم پشوونەیەم بە جەستەم دڵنیا بن نەتیجەم نابێت ئێستا بۆ نمونە شتێکی زۆر بەسیط من ساڵەهای ساڵ سایق بووم ماوەیە لەمە و پێش لێرە تەقدیمم کرد بۆ بەدەستهێنانی مۆڵەتی شۆفێر مامۆستاکە جاری وا هەبوو با 2 جەلەسە من خۆم پێمەودۆم با 2 جەلەسە بێ بەسەریەکەوە هەر لە سەرەتاوە بۆ نمونە شەوەکەی زۆر کەم خەوتە بووم دەرسم هەبوو بوو ڕۆژەکەی ئیشم هەبوو بوو مەشغوڵ بووم یعنی تەسەورکەن ساقی من ساڵەهای ساڵ لە کوردستانە ئەو هەموو ڕێگەی گەرمیان و هەڵەبجە و سلێمانی و هەولێر و ئەو هەموو ڕێگەم کەرکووک و یعنی لە ماوەیەکی کەمە زۆر شۆفێریم کردبوو لێرە کە شۆفێری مەکرد مامۆستاکە مەیزانی بەخۆن دیار تۆ ئیسراحەت نەبووی نەخەوتووی یعنی تۆ ئەو شتەشی کە ئەیزانی ئەگەر بێت و شەو زۆر کەم خەوتبی و تۆ ئیسراحەتت نایابێ بەخۆت دڵنیا بە باش نابیتە ئەی چی بکی باشترین شت خەوی سروشتیش ئەبێ بزانی پێش خەوتن چی ئەخۆیت بیر لە چی ئەەکەیتەوە تکایە بە هیچ شێوەیەک پێش خەوتن بە چەند سەعاتێک بە هیچ شێوەیە لەگەڵ هیچ کەسێ لەسەر هیچ مەوزوعەیە مەیکە بە مناقەش تۆ مناقەشەی سیاسی دینی فیکری هەر جۆرە مناقەشەیە بکەی کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ لەسەر کۆڵیتی خەوەکەت اینجا تەماشاکردنی هەر ڤیدیۆیەک گوێگرتن لە هەندێک کەس هەندێ ڤیدیۆ یا خوێندنەوەی هەندێ مەوزوعی خراپ یا بینینی هەندێ ڤیدیۆی خراپ بۆ نمونە شەڕێکە کوشتنە یان
ڤیددیوەیەکی پۆرنە ئەم شتانە کارەساتە و بە هیچ شێوەیەک تۆ نابێ نزیکی تەنانەت ئەو ڤیددیویانەش ببیتەوە کە مێشکت مەشغوڵەکە بە تایبەتی سۆسیال میدیا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە تۆ مێشکت پەرتەوازەکە مەڵە بەبزان هەواڵ چییە ئەو ماوەی کە تۆ لە ئیمتیحاناتای حتا بۆ تەکرێ نە لە کەسەوە نە لە تەلەڤیزۆن نە لە مۆبایلەوە هەوڵ بە ئاگاد لە دنیاە بێت هەموو جۆرە مناقەش بە تایبەتی گوێگرتن لەو کەسانی کە پێچوانەی تۆ بیرەکەنەوە مەسەرەن جاری وە ڕێی کەسێکت بەدڵ نییە پەسی پێی لە تەلەڤیزۆنا پیشانیە یا لە سۆسیال میدیا دامەنیشەی گوێ لێ بگریت ئەمانە جگە لە زیان هیچ سوودێکیان نییە لەم کاتانە کە کاتی ئیمتیحانات و ئەوانێن بۆیە کاریگەریکی زۆر زۆر خراپی هەیە لەسەر کۆڵیتی خەوتن و ئیسراحەت و سەعیەکەت اینجا بەڕێزان ئەوەی وا ئەکا مێشکی تۆ ئیسراحەتکە هەناسەی قوڵە کە ڤیددیۆم داناوە لە یوتیوب تەمرینی هەناسەدان هەناسەی قوڵ واتە ئەگەر ئۆکسجینێکی زۆر بڕوا بۆ مێشکت زۆر زۆر کاریگەری هەیە کە ئیسراحەتکەی زۆر زۆر کاریگەری کە مێشکت بەباشی یشکە یەکەم شت هەناسەی قوڵ بڕیار بە بڕۆ دانیشە لەسەر کورسیەک بە ئیسراحەت 20 هەناسەی قوڵ بە یەکەم شت ئۆکسجین دووهەم شت ئاو خواردنەوە ئەگەر تۆ لە بینی ژەمێک بۆ ژەمەکەی تر دوای سەعات و نیوە 2 سەعات لە نان خواردن بڕۆی دەبێک ئاو بەریت و هەمووی بخۆیتەوە واتە نیو لیتر ئاو لیترێ ئاو بخۆیتەوە زۆر زۆر کاریگەری هەیە بۆ ئەوەی کە بە تەواوەتی مێشکت ئیسراحەت بکە ئەو خواردنەوە زۆر زۆر بکەین شتێکی تریش هەموو شتێک کە تۆ لە چالاکی دەرونی و جەستەی بوەستێنێ یاخود تەرکیزت بخاتە سەر مۆزوعێکی ئاسان ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە مێشکت بە تەواوەتی ئیسراحەت بۆ نمونە دائەنیشی نوێژەکی ڕۆژانە نوێژە کردو نەوزانی و توتە چی ئەم جارە نوێژێ بکە بەس تەرکیزت لای بێت یا مەسەن ویردەکان ئەخوێنی بڕیار بە بۆ نمونە 100 جار بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵاه دڵنیا بە ئەمە زۆر زۆر کاریگەری هەیە بۆی مێشکت بە تەواوەتی ئیسراحەتکە و ئەمانە لەبووی لێکۆڵنەوەی لەسەر کراوە لە زانستی دەمارە کاتی ئینسانی عیبادەتەکە یا کاتێک ئینسانێک ئەچێ پاڵەیاتە و چەند هەناسێکی قوڵەیە و تەماشایەکی مەسەلەن سروشتەکە بۆ نمونە لە ماڵ جاریوە لە ماڵەوەە ئەکواریۆمیان هەیە ماسیەکی تایە دائنیشی بڕیارەی ئەم 5-6 دقە بە سەیری و ماسیەک دانیشی بڕیارەی بە سەیری گوڵەکانی حەوشەکەی دانیشی بە سەیری درەختێکەکەی کە هەوا لێە ئەشەکێتەوە دانیشە 5-6 دقە تەماشا بکە ئەمانە ئەبێتە هۆی کە بە تەواوەتی مێشکت ئیسراحەتکە و ڕاهێنانێکی تریش بۆی تەرکیزت کۆبێتەوە ئەتوانی بە پێچوانەوە بژمێری چەند هەناسیی قوڵ بی بڕیار بی لە 40 بۆ نمونە بژمێری تا 0 و بڕیار بی بیری لای ڕقەمەکە بێت ئەو کاتە بەرەبەرە ئەم خەیاڵ پەرتی و بیربڵاویەت کەمە بێتەوە و بەڕێزان بەنسبەت تەکنیکەکانەوە ڕاستیەکەی تەکنیکەکان پێویستیان بە کات هەیە ئێمە لە چالاکردنەوەی مێش کە دەیان ئەسڵەن بۆ نمونە گروپان هەبووە 8 هەفتە تا 10 هەفتە ئێمە هەموو هەفتەیەک نزیکەی 5-6 سەعات دەرسمان پێوت یعنی تو حسێ بکە تەلەبەیەک 60-70 سەعات ئێمە دەرسمان پێوتەوە بەڵام ئێستا کە ئەم دەورەیە بۆ کەسێک کە ئیمتیحانی سەری ساڵی نزیک بووەتەوە بە کەڵک نایەت چکە زۆرە کاتەکە من هاتووم ساڵی پاری ژوام کرد هاتم کۆمەڵێک ڕاهێنان و بابەتی زۆر زۆر گرنگم جیا کردەوە و ئەم ساڵی ژوام کردووە بۆ ئەوەی کاتی بەشداربوو نەڕوە ئەم جومعەیە دەورەیەکم دەست پێەکە بۆ ئەو تەلەبانەی کە بە تایبەتی تەلەبەی پۆلی دوانزەن یان تەلەبەی پۆلی یانزەن یان دا یان تەلەبەی جامیعە و مەعهەدن ئەیانەوێ بەڕاستی کۆمەڵشتی باش فێر بن فریای ئەم سەری ساڵە بکەوێ و کاتیشیان نییە من هاتووم بابەتەکەم کۆ کردوێتەوە لە 10 سەعات 5 سەعاتی بە ڕاستەوخۆ دەرسەکە ئەڵێمە و 5 سەعاتیشی تۆمار کراوە ڕاستەوخۆکە چۆنە ڕۆژی جومعە 2 سەعات و نیو دەرسە خوێنی
ئیتر 5 سەعات دەرسی تۆمارکراوت بۆ دائنێم لە ماوەی هەفتەکە خۆ دەتوانی دانیشی گوێی لێ بگری. هەفتەکەی تر جمعەکەی تر ڕۆژی هەینی 2 سەعات و نیوی تر ئەخوێنی، واتە بەم شێوازە تەنها دوو هەینی هەر جاری 2 سەعات و نیو وە لە بینی ئەو دوو هەینیێشە 5 سەعاتی تۆمارکراو بۆ تۆ دائەنرێ و ئینشاءڵڵا من هەوڵێم لە ماوەی ئەو 10 سەعاتە کورتە و پوختەی ڕاهێنانەکان و ڕێنماییەکان بۆ کەسێک کە بتوانێت دەرەجەیەکی زۆر باش بێنێ ئەوانە ئەخەمەڕ. ڕاستێکی من بابەتەکەم ئەمڕۆ تەنها ئەم نیو سەعاتە بوو و بابەتەکان پێویستیان بەوەیە کە بەڕاستی بە وردی باز بکرێن کاتی زۆریە، بەڵام ئەمەی کە هەڵم بژاردە بوو هەر کەسێ مەجای دەورەکەشی نەبێ بیستومە هەر کەسێکتان لێرە ئامادەیە شتێک بڵێن کە هەر هەمووتان ئیسفادەی لێ بکەن و ئەمەشی کەوتم پێم وایە بۆ هەمووتان وەکو یەک وایە دەورە و خوێندبێ نەت خوێندبێ بی خوێنی نەی خوێنی ئەمەی کەوتم هەمووتان دڵنیام لێم تێگەیشتون و ئینشاءڵڵا هەوڵ بن کە ئەمەی کە ئەمڕۆ باسم کردووە ئێوە جێبەجێ بکەن و هەوڵ بن ئەگەر توانیتان بەشداری ئەو دەورە 10 سەعاتیە بکەن ئینشاءڵڵا من لەوێ ئەم دەورێش ئامانجەکە چییە لەبەرەوەی ئەمە لە ماوەی ئەم مانگی ڕابردوو ئەم دوو مانگی ڕابردووە هەر کەسێ ویستوێتی بەشدار بێ بە تایبەتی تەلەبی پۆلی 12 بووە وتمانە تازە کات نەماوەتەوە ئەو هەموو ماوەیە دەرس بخوێنی لامان بۆیە بەدیلێکمان دانا کە 10 سەعات بێ 5 سەعاتی تۆمارکراوە 5 سەعاتی ڕاستەوخۆ فریای ئەو کەسانە بکەوێت کە ئەم ساڵی امتحانی سەری ساڵیانە و من ساڵی پاروام کرد سوپاس بۆخوا نەتیجەی باشی هەبوو خەڵکانێکی زۆر هاتن ئیسفادەشیان لێ کرد بۆ سەری ساڵ و زۆرێکیشیان هەر هاوین هاتنەوە ئەو کاتە بەشداری چالاکردنەوەیان کرد. بەڵام لە ئێستا ئەگەر تۆ بێ ئیمتحانی سەری ساڵت نزیک بۆتەوە و بڕۆی بەشداری چالاکردنەوە بکەی 100 سەعات لەگەڵ ئێمە دەرس بخوێنی 80 سەعات دەرس بخوێنی بەڕاستی کاتەکەت ئەڕوا و بەو شێوازە ئێوە ئیسفادەی لێ ناکەن. ئازیزانم من تەنها 5 دقە بۆی کات نەڕوا چکە زۆر بەشی قوتابیە 5 دقە کات هەیە ئەگەر پرسیارە شتێکم بۆ بنووسن هەوڵێم فریاکەوم. ئەڵێ مامۆستا چۆنی بۆ 13 سەعات سعی کردووە بە یوتیوبەوە نازانم مەبەست چێ لە یوتیوب ئەم تەلەبێ سعی کردووە یعنی بۆ نمونە جەدوەلیشی داناوە لە جەدوەلەکەیە بەڕێزان ئەوتان با پێ بڵێم کاتێک کە تۆ 12 سەعات سعیەکەی یا 10 سەعات سعیەکەی لە بینی لە هەر نیو سەعاتێکە 5 دقە پشوت هەیە بەڵام ئەو 5 دقەیە بە سعی حسێبە واتە تۆ 2 سەعات سعیەکەی بۆ نمونە ئەم 2 سەعاتە 25 دقە سعیەکەی 5 دقە پشوو 25 کەش سعیەکەی 5 دقە پشوو 25 کەش 5 دقە پشوو و بەو شێوازە ئەو 5 دقانە بە سعی حسێبە بەڵام بەمەرجێ نەک بچیتەوە بۆ لای مۆبایل و تەلەڤیزۆن ئەچی دوو هەناسەی قوڵی یان ئەچی بۆ نمونە پارویەک ئەخۆی یا ئەچی تۆزێ ئاوە خۆیتەوە یا چایەکە خۆیتەوە یان شەربەتێ یان نەخێر سێبێکە خۆی یان ئەسڵن هیچ ناخۆی ئەچی دووسێ هەناسەی قوڵی المهم ئەو 5 دقە پشووە لەسەر سعی حسێبە بەڵام پشووی 20 دقەی و ئەمانە لەسەر سعی حسێب نییە. ئەڵێ خۆم بەشداریم کردو زۆر نایابە سوپاس بۆخوا سڵاو مامۆستا و کۆرسە دەکات ژمێرە بە خۆڕاییە نا ئەمڕۆ وێبینارەکە بە خۆڕایی بوو و لە یوتیوب کۆمەڵی وێبینار و بابەتمان هەیە لەسەر شێوازی سعیکردن و ئەوانە هەمووی بە خۆڕاییدان دانراوە کۆمەڵە بابەتی گرنگ لە سایتەکە دانراوە ئەتوان ئیسفادە لەوانە بکەن بەڵام نەخێر کۆرسەکە خۆڕایی نییە. کەی کۆرسی ئەندازیاری دەرونی دەست پێکەنەوە ئینشاءالله ئێمە لەم مانگە ڕێکلامێکی کاکەین و هەوڵەیەین کۆرسی ئەندازیاری دەرونی کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی ئەوە ئینشاءالله کۆتایی ئەم مانگە جارێکی کە پێشکەشیەکەین واتە ئەم چەند ڕۆژێکی کە ڕێکلامەکەی ئینشاءالله بڵاوەکەینەوە. ئەڵێ چالاکردنەوەی مێشکەی دەست پێەکە وابزانام لەم نزیکا گروپمان ئەبێ بەڵام تەلەبەی 12 ناتوانانی وەربگرین بۆ ئەم کۆرساڵێنەوە بۆی بەشداری و کۆرسە بکەن نامێ بنێرن بۆ ئەکادیمیا
بڵێن بەشداری کۆرسە 10 سەعاتیەکە ئەکەین ڕۆژی جومعە دەست پێ ئەکات. نرخی کۆرسەکە وەڵای ڕاستێکی من خۆشم نازانم حالیان نرخی کۆرسەکە چەنە. باید دقە داوایان لێ بکەم. بەڕێزان ئێستا هەوڵێم لینکەکەیتان بۆ دابنێم. ئیجازەم بن لینکەکەیتان بۆ دانێم ببورن و بزانم کاتەکەمان تاخیر کرد تەنها 2 دقەیەکمان ماوە ئینشاڵڵا لە خزمەتتانە. بەڵێ هەر یەکەمین وابزانم کۆمنتێک بۆ ئەمە بنووسن نووسراوە 2 ڕۆژی کە دەست پێکات. ئەوە دامنا ئەوە لینکەکەم بۆ داناون ئەتوانن نامەیەکیان بۆ بنێرن. ئەڵێ تەکنیکی پۆمۆدۆرۆ چاکە بەڵێ بە دڵنیایی تەکنیکی پۆمۆدۆرۆ ئەمەیە کە باسم کرد 25 دقە سعیەکەی 5 دقە پشووەرەگری 25 دقە سعی 5 دقە پشوو ئیتر لە 3 و 4 جارایەکەی بە 10 دقە پشوو دوایی وای لێ ئیتر جەدوەلەکەت مەسەرەن پشووی درێژی نیم سەعاتی و ئەوانەی تیان بەنسبەت تاقیکردنەوە ئازیزان کە ئەچیتە تاقیکردنەوە باشترین شت ئەوەیە زوو بڕۆیت یعنی هەوڵ بەی پێشوەخت لەوێ بیت دابنیشی هەتا وەرەقە دابەشەکرێ 10 جار هەناسەی قوڵ بیت بڕیار بە یعنی بۆ نمونە دانیشی تا وەرەقە دابەشەکرێت 10 جار وا بکە بیوەستێنە 10 هەناسەی قوڵ بە وە لە ماوەی هەناسە قوڵەکانە بڕیار بەبی لە هیچ مەکەرەوە نەبیر لە نەتیجە بکەرەوە نەبیر لە ئیمتیحان بکەرەوە نەبیر لەوە بکەرەوە چیەتەوە چی نایەتەوە بۆ بە تەواوەتی بیرکردنەوەت کۆنتترۆل بکەین بڕیار بە لە 10 بژمێرە بۆ 0 وە ڕقەمەکان ببینەوە بیرت لای ڕقەمەکان بێ ئەم تەکنیکە من خۆم هەموو ئیمتیحانی جێبەجێم کردووە ئەو ئیمتیحانانەی کە باش بوو طبعاً چیم کردووە دانیشتوم 2-3 هەناسەی قوڵم ماوە جاری وا بۆ لەگەڵ یا هەناسەی قوڵم ماوە بۆ نمونە وتومە 10 بڕیارم ماوە 10 ببینم لە خیاڵەکەمان اینجا وتومە 9 ببینم اینجا بڵێم 8 اینجا بڵێم 7 تا دەم ژماردووە مێشکم بە تەواوەتی کۆنتترۆل کردووە اینجا تەنانەت جاری وانە بۆ وەرەقەی ئیمتیحانەکەم پێدراوە سەیرم نەکردووە حتا دەکەم ژماردووە کە گەشتمەتە 0 اینجا سەیرم کردووە لەبەرەوە ئەگەر نەتوانی کۆنتترۆلی مێشکت بکەیت لەو دەقا کە شپرس بوویت و ترسای لەوە چێ لە ئیمتیحانەکە باش نەبی بۆیە باش وایە زوو بچیتە ژوورەوە 10 هەناسەی قوڵبەی وە سەیری پرسیارەکانیش نەکەی تا لە 10 ژمێری بۆ 0 ئەڵێ من تەلەبەی تۆبم بڵێ بەڕێزان تەلەبەی تۆب ئەم 10 سەعاتە ئینشاءڵڵا بۆ تەلەبەی تۆبیش زۆر باشە واتە بۆ تەلەبەی زانکۆ تەلەبەی پۆلی 12 بە تایبەتی تەلەبەی پۆلی 9 و 10 و 11 هەر ئەتوانن ئیسفادە لەم کۆرسە 10 سەعاتیە بکەن ئینشاءڵڵا. زۆر سوپاس بۆ بەشداربوانی ڕابردوو زۆریان کە ئیسفادەیان کردووە نووسیویانەوە هیوادارم یعنی ئەم جارش بتوانین شتێ بکەین ئینشاءڵڵا وەکو چۆن ئێستاکە هەیە ئەڵێ من ساڵی پار بەشداریم کردو ئیسفادەم کردووە ئینشاءڵڵا ئێوە ئەم هاوینە نەتیجەکان ببیننەوە. بەڕێزان قەلەقی بەچی نامێنێ قەلەقی بە سعیکردن نامێنێ نەک تۆ بڵێ من قەلەقم سعی ناتوانم بکەم ئەم یاسایە جێبەجێکە تکایە سعی بکە ئەگەر چی مێشکی شت وەری نەگرت ئەگەر قەلەقیش بووی ئەگەر دەستی شتی نەچوو تکایە لە 10 بژمێرە بۆ 0 دوعایە بخوێنە 5-6 هەناسەی قوڵ بە تۆزی ئەو بخۆرەوە سەیری کات بکە کاتی بۆ دانێ بە جددی دانیشە سعی بکە ئینشاءڵڵا ئەوە
وردەکاریەکان لە کۆرسە دە سەعاتیەکە بە وردی هەموو شتانە باسەکەین. ئەڵێ مامۆستا بە یوتیوب مێش تەمەڵ نابێ یان خۆم بیخوێنم لەسەر کتێب. ئەزانی چۆنە کاتێک کە تۆ ئێستا بۆ نمونە من شتێک نازانم ئەچم چیەکەم لە زیرەکی دەستگرە پرسم لە گوگڵ سێرچەکەم لە یوتیوب سێرچەکەم ئەچم لەو بوارە ئەخوێنمەوە. یعنی کاتێک کە تۆ مۆزوعێک نازانی ئەبێ پەنابەریتە بەر هەموو شتێک. جاری وایە مامۆسایەکی بەڕێز لە یوتیوب باسی کردووە، جاری وایە کۆرسێک ئەکڕیت و ئەچی ئەو بەشە ئەخوێنی، واتە تۆ نابێت دەستە و ساندا بنیشی ئیتر بڵی وەڵا ئایا یوتیوب یا باشە یا خراپە بە دڵنیایی ئەگەر ئیسفادی لێ بکەی باشە. یعنی هیچ کێشەیەکی نییە تۆ مامۆستایەکی بەڕێز هاتووە بابەتێکی نێزی یا کیمیا یا فیزیا شەرحی کردووە تۆ ئەو مابەتە نازانی ئەی تۆ گوێگری بۆی بیزانی، یعنی تر ئەیبی چییە خراپەکەی لە چییە؟ ئەڵێ من تەرەبەی توڵ شتەکانم بە عام قورسە و سەرەتا شتەکان لەبەر بکەم یان لی تێبگەم. وەڵا بێ سەرەتا لی تێبگەی بزانی مەوزوع چییە؟ هەموو شتێک هەوڵ بە لی تێبگەم ئینجا لەبەریکە. بەڵام ئەگەر هات و کاتت نەما بوو شتێک هەبوو لێشی تێ نەیەنگەشتی ئێو کاتە لەبەری دەرەجەکەت نەڕە هەر مەجبوری وەکو شعریش بووە لەبەریک. بەڵام ئەوە ڕێگەیەکی قورسە و مەرجیش نییە لەوچێ لەبەری شیکەیت و دواییش نەیزانی. زۆربەی و بەڕێزانی کەشتیان نووسیوە دووسێ نەفەرن بەڵام هاتوون ئەوەندە کۆپیان کردوێتەوە دایان ناوە مافی ئەوانی کەشیان خواردووە. تکایە هەوڵ بن جارەکانی تروا مەکەن. ئەڵێ مامۆستا ئاسایی ئەگەر کاتی خوێندن بگاتە کاتژمێر 2 شەو بەڵام دەوترێ کە خەوی کاریگەر لە ماوەی کاتژمێر دەبۆت. ئەزانی چۆنە جارێک دوان سیان ئاساییە بەڵام بیکەی بە بەرنامەی ژیانت خراپە. بۆ نمونە من سعیم نەکردەوە یا مەوزوعێک هەیە ماومە بەیانی ئیمتیحانمە ئەبێ ئەو پەڕی هەوڵی خۆم بم نەخۆم بخەڵەتێنم بڵێم وەڵا ئیسراحەتیش پێویستە بڕۆم سعی نەکەم یا بڵێم وەڵا ئەبێ زوو بخەوم سعی نەکەم. نا ئینسان کاتێک کە ئامانجێکی هەیە بێ شەو ڕۆژی بۆ بخاتە سەریەگە بێ شەو نخوونی بۆ بکێشێ بەڵام نابێ شەو نخوونی ببێ بە عادەت. بۆ نمونە وەڵایتر من هەر شەوان مێشکم سعیم پێکرێ دانیشم هەموو شوێ تا سەعاسی ئەمە غەڵەتە. بەڵام ئەکرێ ڕۆژێ لە ڕۆژان لە پێناوی هەر شتێک لە ژیانتا شوێک نەخەوی تا بەیانی ئەکرێ بەڵام تۆ ئەبێ پێشوەختە بیر لەوە بکەیتەوە کە ئەم شتانە نەبنە بەرنامەی ژیانت نەبنە عادەت. بەڕێزان کاتەکەمان لە 40 دقەوە گەشتە 51 دقە 11 دقە لایەوە. ئینشاءالله ڕۆژی جومعە یەکەم دەرسی کۆرسەکەمان ئەبێ و جومعەی دواتر ئاخر ڕۆژی کۆرسەکەمان ئەبێ وەلەو بینەشا 5 سەعاتی تۆمار کراومان ئەبێ و لینکەکەم بۆ داناون ئەتوانن نامە بنێرن بۆ ئەکادیمیا و ئینشاءالله 2 ڕۆژیکە کۆرسەکە دەست پێەکە. لە یوتیوبی ئاوات ئەکادیمی کۆمەڵە ڤیدیۆم هەیە لەسەرەوەی چۆن ئیسراحەت بە مێشکدەی چۆن سعیەکەی چۆن دەرەجەیەنی هەوڵ بن ئیسفادە لەو بابەتانش بکەن کە لە یوتیوب دانراوە و کۆمەڵە بابەتی باشی نووسرا و لە سایتی ئاوات ئەکادیمی دامان ناوە لەوانش ئەتوانن سوودمەند بن. هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.